سڵاو قوتابیانی پۆلی یانزەی ئازیز طبعا قوتابیانی پۆلی دوانزە ببورن طبعا قوتابیانی پۆلی دوانزە ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگمان هەیە ئەویش relative close with extra information نیمچەڕستەی پەیوەندی بە زانیاری زیادەوە یەک لە بابەتە زۆر گرنگەکانمانە لە پۆلی دوانزە ئێمە دەبێت زۆر بە وریاییەوە ئەو بابەتە بخوێنین لەبەر ئەوەی لە پێشتریش دەرسی ڕابردوو باسی relative close with who which and that مان کرد ئەلێرە جیاوازە لە بابەتی who which and that relative close with extra information ئێمە دەتوانین بەو شێوەیە پێناسە بکەین کە زانیاری زیادەمان دەداتێت دەربارەی ڕستەی سەرەکی بەڵام هەندێک جیاوازیمان هەیە لەگەڵ relative close with who which and that بزانین جیاوازەکانمان چین طبعا وەکو بابەتی پێشتر who بۆ مرۆڤ بەکاردێ و which لە بۆ ئاژەڵ بەکاردێ یان لە بۆ شت بەکاردێ بەڵام that بە هیچ شێوەیەک لە بابەتی relative close with extra information بەکار نایە لەگەڵ ئەکسترا بە هیچ شێوەیەک ذات ئێمە بەکار نایێنین کەواتە ئێمە دوو خاڵی زیاکەرەوەمان هەیە لە بابەتی ئەکسترا لەگەڵ بابەتی پێشە خۆی کە relative close with who which and that لە بابەتی ئەکسترا قوتابیانی ئازیز بە هیچ شێوەیەک ذات بەکار نایە ئەوە یەک دوو بە هەمان شێوە چۆن لە بابەتی ئەکسترا ئێمە کۆمامان هەیە بەڵام لە relative close بە هیچ شێوەیەک کۆما بەکار نایە کەواتە خاڵی زیاکەرەوە extra information لەگەڵ relative close with who which and that ئەوەیە لە بابەتی extra ئێمە یەک ذات بەکاردەهێنین دوو کۆما بەکاردەهێنین to separate sentences when we join two sentences by who which and that کاتێک دوورستە بە who which and that پێک دەبەستینەوە لە بابەتی extra بە هیچ شێوەیەک ذات بەکار نایە ئەوە یەک دوو we should use comma to separate them دەبێت کۆما بەکار بهێنین لە بۆ جیاکردنەوەی دوورستەکە لە یەکتری کاتێک پێچیان دەبەستینەوە قوتابیانی ئازیز ئێمە سیر بکەین we have some examples to express relative close with extra information ئێمە هەندێک نمونەمان هەیە دەربارەی پێکبەستنەوەی ڕستەکان لەگەڵ بابەتی extra information for example my boss lives in Manchester and she is very nice بەڕێوەبەرەکەم لە مانچستەر دەژی و کەسێکی جوان و مەحبوبە how can we join these two sentences by who باشە ئێمە چۆن دەتوانین ئەو دروستەیە بە who پێک ببەستینەوە who with extra information طبعا who لەگەڵ بابەتی extra information کاتێک ئێمە دێین هەر دروستەکە پێک دەبەستینەوە for example طبعا ئەگە ئێمە تەماشا بکەین قوتابیان تەماشاکەن ئێمە لێرە کۆمەڵێک شتمان هەیە یەک لەو شتانەی کە دەتوانین ئاماژەی پێ بکەین this is subject then we have verb and complement what about this second sentence باشە دەربارەی ڕستەی دووەم چییە she we have subject then we have verb and with complement she refers to each one of the sentence the first one right ئێستا she لە بۆ کامە لە ڕستەی یەکەم دەگەڕێتەوە طبعا ئەمە دەزانین she مەبەستمان لەبەر مای بۆسەکەیە طبعا ئەلێرە قوتابیانی عزیز کاتێک ئێمە پێچیان دەبەستینەوە when our subject in the second sentence refers to the subject in the first sentence کاتێک subjecti ڕستەی دووەم لە بۆ subjecti ڕستەی یەکەم گەڕاوە ئێمە سەرەتا لە جێی شیەکە دەبێ هوو بەکاربێنین ئەوە یەک دوو هەر کاتێک subjecti ڕستەی دووەم لە بۆ subjecti ڕستەی یەکەم گەڕاوە قوتابیانی عزیز ئێمە دەبێ سەرەتا subjecti ڕستەی یەکەم دەنووسین دواتر کۆما ئینجا دێن ڕستەی دووەم دەنووسین یەکسەر who is very nice ڕستەی دووەم بە کاملی دەنووسین then دیسان کۆمایەکی تر دەنووسین ئەو جا ڕستەی یەکەم تەواو دەکەین lives in Manchester بۆ شێوەیە پێکمانستەوە کەواتە هەر کاتێک subjecti ڕستەی دووەم لە بۆ subjecti ڕستەی یەکەم گەڕاوە لەو حاڵەتە ئێمە دوو کۆمامان دەبێ لە کاتی پێکبەستنەوە کەواتە دوو کۆما دەبێ بەکاربێنین لە بۆ extra informationی ئەو جۆرە ڕستانە هەندێک جاریش we have the same example about the first my sister knows a lot of about cars بۆ منە خوشکەکەم زۆر شت دەزانێت دەربارەی سیارەکان she lives with us کە لەگەڵ ئێمەش دەژی ئەلێرە بە هەمان شێوە شیەکە لە بۆ my sisterەکەی دەگەڕێتەوە قوتابیانی ئازیز کەواتە کاتێک ئێمە ئەو دروستەیەش پێک دەبەستینەوە بە هەمان شێوە دەڵێن چی my sister who lives with me who lives with us کاتێک ئەو خوشکەی کە لەگەڵ ئێمە دەژی knows a lot about cars زۆر شت دەزانێت دەربارەی سیارەکان also we have two commas when we combine two sentences هەروەها لێرەش دوو کۆمامان هەیە کاتێک ئەو دروستەیە پێک دەبەستینەوە بەڵام ئەوەیان هەمان شتە تەمان the team goes to the finals
and it wins the soccer match. ئەو تیمەی کە چۆ کۆتایی توانی یاریەکە بباتەوە بە هەمان شێوە ئەوەش دوو کۆمایتیایە قوتابیانی ئازیز لەبەر چی دوو کۆمامان بەکارهێناوە لەبەر ئەوەی بە هەمان شێوە سەبجەکتی ڕستەی دووەم لە بۆ سەبجەکتی ڕستەی یەکەم دەگەڕێتەوە ئیتەکە لە بۆ دەتیمەکەی دەگەڕێتەوە لەبەر هەندێ و ئەلێرە لەو دوانە هەردووچیان هومان بەکارێنە بەڵام لێرە دەبێت بەکاربێنین وچ لۆ وچ بەکاربێنین لەبەر ئەوەی وچ بێجیانە لە بۆ شتی بێجیان وچ بەکاردێ وەکو دەتیم لەبەر هەندێک دوو کۆماشمان هەیە هەر کاتێک سەبجەکتی ڕستی دووەم لە بۆ سەبجەکتی ڕستی یەکەم گەڕاوە دوو کۆمای دەکەوتێ و people follow the rules they are smart ئەو خەڵکانی کە پەیڕەوی یاسا دەکەن یان بە دوای یاسادا دەچن ینی پابەندن بە یاسا ئەوانە خەڵکانی ڕاقین خەڵکانی باشن خەڵکانی زیرەکن خەڵکانی ژیرن عاقڵن لێرە بە هەمان شێوە they refers to the people لە بۆ سەبجەکتی ڕستی یەکەم دەگەڕێتەوە کەواتە بە هەمان شێوە ئەوەش دوو کۆمای دەکەوتێ لەبەر ئەوەی دوو کۆمامان هەیە لەبەر ئەوەی سەبجەکتی ڕستی دووەم لە بۆ سەبجەکتی ڕستی یەکەم گەڕایتەوە لە کاتی پێک بەستنەوە هوو بەکاردێنین لە شوێنی مرۆڤ و دوو کۆماش دروست دەبێت کەواتە یەکەم جار سەبجەکتی ڕستی یەکەم دەنووسین دوایە دێن ڕستەی دووەم بە کاملی دەنووسین who are smart ئەو جدێن ڕستی یەکەم تەواو دەکەین کۆما follow the rules کەواتە ئێستا لە بۆ جیاکردنەوەی هەردوو ڕستەکە ئێمە کۆمامان بەکارهێناوە لەبەر هەندێش لەو بابەتە ئێمە دوو کۆما بەکاردێنین هەر کاتێک سەبجەکتی یەکەم لە بۆ سەبجەکتی دووەم ینی سەبجەکتی دووەم لە بۆ سەبجەکتی یەکەم گەڕاوە ئەگە بێن قوتابیانی ئازیز بزانیت چی ترمان هەیە ئەو جارە هەیتمان سەبجەکتی ڕستەی دووەم لە بۆ سەبجەکتی ڕستی یەکەم ناگەڕێتەوە کەواتە بزانین چۆن ئەدیەوان پێک بەسراون for example yesterday I called my friend Julie she lives in New York دوێنێ من پەیوەندیم بە هاوڕێکەم وەکرد جولی she lives in New York کە لە نیویۆرک دەژی باشە ئەلێرە قوتابیانی ئازیز ها تەماشاکەن باشە ئەو شیە بزانین لە بۆ چی دەگەڕێتەوە ئایا لە بۆ ئای دەگەڕێتەوە کە مەبەستم خۆمە نەخێر کەواتە ئەو شیە لە بۆ چ دەگەڕێتەوە لە بۆ مای فرێندەکەی جولی کەواتە لە بۆ ئۆبجێکتی دەگەڕێتەوە هەر کاتێک سەبجەکتی ڕستەی دووەم لە بۆ ئۆبجێکتی ڕستەی یەکەم گەڕاوە لەو حاڵەتەی یەک کۆمامان دەبێت لە کاتی پێک بەستنەوە یەک کۆما بەڵام ئەگەر لە بۆ سەبجەکت بگەڕاباوە دوو کۆما دەبوو بەڵام مادەم لە بۆ ئۆبجێکتی دەگەڕێتەوە لە بۆ کۆمپلیمنتی ڕستەی یەکەم دەگەڕێتەوە کەواتە یەک کۆما دەبێت و کاتێک پێچی دەبەستینەوە yesterday I called our friend Julie دوێنێ من پەیوەندیم بە هاوڕێکەم جولیەوە کرد کۆما لە جێی شیەکەی چ بەکاردێنم قوتابیانی ئازیز who lives in New York کە لە نیویۆرک دەژی مەبەستمان شیەکەمان لا برد هووەکەمان لە جێی دانا بەڵام هووەکە لە بۆ مای فرێندەکەی دەگەڕێتەوە لەبەر هەندێک پێویستیمان بە دوو کۆمانیە تەنها یەک کۆما بەکاردێنین هەروەها ئەوڕستەیشمان هەیە last week I bought a new computer I don't like it now دوێنێ ینی هەفتەی ڕابردوو من کۆمپیوتەرێکم کڕی کۆمپیوتەرێکی نوێم کڕی بەڵام ئێستا حەزم لێی نەماوە یان حەزم لێی نییە ئێستا ئەلێرە کاتێک when we combine these two sentences کاتێک ئەو دوو ڕستەیە پێک دەبەستینەوە دەڵێن چی last week I bought a new computer which I don't like it now ئەلێرە وچمان هەیە باشە ئەو وچە ئێستاگە سەیری بکەین قوتابیانی عزیز ئەو سەبجەکتە لە بۆ ئەو سەبجەکتەی دەگەڕێتەوە بەڕاستی ئەو سەبجەکتە لە بۆ سەبجەکتە بەڵام ئەو وچە کە دامان ناوە لێرە مەبەستمانە لە شوێنی ئەو ئیتەمان بەکارهێنایە کەواتە دیسان وچ شوێنی ئۆبجێکتی گرتەوە بەڵام ئەو ئۆبجێکتە مەرز نییە لە سەرەتای ڕستە بێ جاروایە دەکەوێتە دوای ڤێربەکان which I don't like now بەڵام خۆی ئەو ئیتا لە بۆ چ دەگەڕێتەوە new computer دیسان لە بۆ ئۆبجێکتی ڕستی یەکەم دەگەڕێتەوە کەواتە هەر ئۆبجێکتە لە بۆ ئۆبجێکتی ڕستی یەکەم گەڕاوەتەوە that's why we use which ئەلێرە وچمان بەکارهێنا which I don't like it now کە من ئێستا حەزی لێ ناکەم مەبەستمان لە کۆمپیوتەرەکەی لەبەر هەندێک ئەلێرە وچمان بەکارهێنا قوتابیانی ئازیز و بەڕاستی ئەو بابەتە بابەتێکی گرینگە دەبێت ئێمە بیزانین لە چ کاتێک یەک کۆما بەکاردێنین و لە چ کاتێک دوو کۆما بەکاردێنین و بزانین کە هوو لە بۆ مرۆڤە وچیش لە بۆ شت بەکاردێ now we have some final examples about this subject ئێستا هەندێک نمونەی کۆتایی وزاریمان هەیە دەربارەی ئەو بابەتە کە بەڕاستی گرنگن قوتابیان دەتوانن
سوودی لێ وەربگرن ئازیزانم سیرکەن ئەها بابین لە کۆتا پرسیاری وزاری کە ساڵی پار هاتبووە بزانین چ زۆرە پرسیارێکە و ئایا قوتابیانی ئێمە دەتوانن ئەو زۆرە پرسیارانە وەڵام بدەنەوە ئازیزان سیرکەن. In 2025 second attempt طبعا خولي دوام بو 2025 بسلمان هاد بو Paris which is known as the city of light اما دزانين باريس وكو شارێکی ڕووناچی ناسراوە is a beautiful place to visit شوێنێکی خۆشە یان جوانە بۆ ئێمە بتوانین سەردانی بکەین. In the underlined part of the sentence ئەو بەشەی کە هێڵی بەژێر داهاتووە چییە؟ The relative pronoun which can be replaced by that. ئەلێرە relative pronounێکمان هەیە باشە ئەو وچە can be replaced by that ناتوانین بکەینە that یعنی ئەو وچە بگۆڕین بە that ئایا دەتوانین بیگۆڕین؟ ئێوە دەزانن قوتابیانی خۆشەویست ئێمە بە هیچ شێوەیەک دەرسی ڕابردوش باس ینی تازە باسم کرد کە من بە هیچ شێوەیەک ناتوانم لەو بابەتە چ بەکاربێنم that بە هیچ شێوەیەک لە بابەتی extra information بەکار نایە. باشە ئێمە چۆنمان زانین extra informationە؟ we have comma right لەبەرەوەی کۆمامان هەیە we have two commas دوو کۆماشمان هەیە لەبەر هەندێ that's why we can't use that instead of which بە هیچ شێوەیەک ناتوانم ذاتی لە شوێنی which بەکاربێنم. What about B? Extra information is added about Paris. ئەو extra informationی دانراوە کە هێڵی بەژێر داهاتووە ئەو extra informationە و زانیاریمان دەداتە دەربارەی پاریس. Correct ئەویان بەڕاستی ڕاستە بەڵێ زانیاری زیادەیە خۆی هەر پێناسەکەی وایە زانیاری زیادەیە کەواتە B is correct. What about C? The commas shows that the information is not extra. ئەو کۆمایی کە هەیتمان قوتابیانی ئازیز ئەو کۆمایی کە هەیتمان ئێمە that the information is not extra پێم ینی ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو ئینفۆرمێشنی دراوە ئەوە ئەکسترا نییە نەخێر بەعکسەوە ئەکسترایە. بی وەڵامی ڕاستە کەواتە ئەیش کە گوتمان ذاتەکە بە هیچ شوەیەک بەکارنایە ئەویش هەر وەڵامی ڕاستە ئەیش هەر وەڵامی ڕاستە کە لەبەرەوەی سەم ناتوانم موچەکەی بە ذاتی بگەڕم لەبەر هەندێ ئەیش دەبێتە وەڵامی ڕاست کەواتە ئەی و بی هەردووچی وەڵامی ڕاستە. بزانین دی دەڵێ چی؟ دی دەڵێ both A and B are correct هەردووچی ڕاستە بەڵێ دیەکە ڕاستە کەواتە لەو حاڵەتە ئێمە دەبێ ئەوانە لا ببین چونکە لە کۆتایی پێمان دەڵێ both A and B are correct ئەی و بی هەردووچیان ڕاستن کەواتە وەڵامە ڕاستەکەمان دیە و قوتابیانی ئازیز دەبێت زۆر یابن لەبەر چی ئەی و بی وەڵامی ڕاستە چونکە لە ئەی دەڵێ بە هیچ شێوەیەکی مە ناتوانین ذاتی لە شوێنی وچی بەکاربێنین بەڵێ ناتوانین بەکاری بێنین زۆر ڕاستە ناتوانم بەکاری بێنم و ئی دووەمیش دەڵێ ئەکسترا ئینفۆرمەیشنە لە بۆ پاریس ئەو وستەیەکی هێڵی بەژێر داهاتووە بەڵێ ئەوەشان زۆر ڕاستە بەڵام سیەکە وەڵامی هەڵەیە ئاگادار بن. ئەوە سەبارەت بەو پرسیارە. باشە پرسیارێکترمان هەیە. We have another question is about extra information also right پرسیارێکترمان هەیە هەر لەبارەی extra informationە. Armstrong and Aldrin right Armstrong and Aldrin dash we have comma dash comma made their flight in 1969 کە گەشتی خۆیان ئەنجامدا لە بوو ساڵی 1969 2025 خولی یەکەم ئەو پرسیارە هاتبووە بزانین ئەو کۆمایە دەتوانین چۆن پڕ بکەینەوە یەک لەو ئۆپشنانێکە هەیتمان A who was the first humans on the moon دەڵێ ئەو کەسە بوو کە یەکەم کەس بوو چووە سەر مانگ ئەوە ڕاستە کاتێک ئێمە دوو کەسمان هەیە پێمان دەڵێ یەک کەس بوو who was لە بۆ تاکە قوتابیانی عزیز لە بۆ سینگولەرە باشە ئەمە دوو کەسمان هەیە چۆن دەتوانین وەز بەکاربێنین بە هیچ شێوەیەک ئێمە لەرە ناتوانین وەزی بەکاربێنین that's why this one is incorrect ئەویان ڕاز نییە full ئەویان هەڵەیە. What about B which were the first humans on the moon ئەلێرە وچی بەکارهێناوە قوتابیانی عزیز لە شوێنی مرۆڤ چۆن دەبێ وچ بەکاربێ کەواتە ناتوانم وچی بەکاربێنم ڕاستە وێرەکە ڕاستە بەڵام وچەکە هەڵەیە ئاگادار بن ئەوەیان وچەکە هەڵەیە دەبێت زۆر وریابن خۆشەویستان.
ئەوەشیان کەواتە هەڵەیە ئەوەشیان هەڵەیە وەرە باسی Armstrong and Aldrin دەڵێ چی who were the first humans on the moon who they were the first humans on the moon دوو دانەمان ماوە دوو ئۆپشنمان ماوە ئۆپشنی یەکەم دەڵێ who were the first humans on the moon ئەوان ئەو کەسانە بوون کە یەکەم کەس بوون چوونە سەر مانگ نیشتنەوە طبعا وەڵامەکە زۆر ڕاستە لەبەرچی یەکەم لە دوای کۆمایەکە هوو بەکار هاتووە لە شوێنی مرۆڤ زۆر تەواوە هوو بەکاردێ دوای ئەوە وێر بەکار هاتووە وێریش لە بۆ پلوڕەڵە دوو کەس لە کەسێک زیاتر دوو کەس وێر بەکاردێ ئەوەش زۆر تەواوە طبعا ئەو هووە لە شوێنی چدانراوە لە شوێنی دەی ئەوان مەبەستمان ئەو دوو کەسەیە کەواتە وێر بەکاردێ بەڵێ زۆر تەواو ئەویان دی زین دی لۆ هەڵەیە دەڵێ who they were the first humans on the moon باشە هوەکەی داناوە ئەوە تەواوە لە شوێنی مرۆڤ بەڵام ڕاستە خۆ لە دوای دیسان سەبجەکتەکەی نووسیوەتەوە ئێ باشە ئەزە باشە دیمادەم هومان لۆ بەکاری نایە ئەگەر سەبجەکتمان نووسیوە ئەدی هووی بۆ دەستدا بنین ئەسڵەن مەبەستمان لە بەکارهێنانی هووێج ئەوەیە کە ئێمە شوێنی سەبجەکت یا شوێنی ئۆبجێکتی پێدەگرینەوە کەواتە ئەلێرە سەبجەکتەکەی داناوەتەوە ئەو جە هوشی بەکاربێناوە کەواتە هەبوونی ذێیەکە هەڵەیە ئەگەر ذێیەکە نەبایە زۆر تەواو بەڵام لەبەر ئەوەی ذێیەکە هەیە هەڵەیە کەواتە تەنها وەڵامی سی ڕاستە تەنها وەڵامی سی وەڵامە ڕاستەکەی ئاگدار بن قوتابیان ئاز لە تەمهیدی تاقینەوەی بەرایی پرسیارێکترمان هەیە which one is not the correct relative clause with extra information کام لەوانەی خوارەوە extra information نییە یعنی هەڵەیە کامیان is not correct clause with extra information ها دەڵێ کامیان extra information نییە my car بزانین یەک ئەی my car which I've had for 10 years ئەوەی کە 10 ساڵ بوو هەم بوو has never broke down قەت لە کار نەکەوت ئەوان which بەکارهێناوە لە شوێنی my car لە ڕستەی دووەم مەبەستمان لە ڕستەی دووەمە کاتێک دوو ڕستەمان پێک بەستاوەتەوە وچمان بەکارهێناوە ئەلێرەش وە کۆمامان هەیە دوو کۆمامان هەیە شتێکی زۆر ڕاستە لەبەرەوەی ڕستەی دووەم ماشمانێ تاواکەری ڕستەی یەکەممان هەیە لە کۆتاییەکەی وە کۆمای داناوە بۆ ئەوی لێکیان زیاکاتەوە ئەوە ڕستەی دووەمە ئەوە ڕستەی یەکەمن کەواتە ئەویان زۆر تەواوە extra information هیچ کێشەی نییە we often go to visit our friends in Cambridge it's not far from London ئێمە زۆر جار دەچین بۆ سەردانی هاوڕێکەمان لە کامبریج کە زۆر دوور نییە لە لەندەن ئەلێرە بە هەمان شێوە وچەکەمە بەسمان کامبریجەکەیە it's not far from London Cambridge is not far from London زۆر دوور نییە لە لەندەن لەبەر هەندێ وچی بەکارهێناوە لە شوێنی شت وچ بەکاردێ بەڵێ ئەوەشان زۆر تەواوە وەکو ڕستەی یەکەم and Joe who was in a bad mood didn't enjoy the party Joe بێزەوقە یان خولقی نییە حەزی لە عافلە نییە لە شوێنی لە دوای جۆکە هوو هاتیە بەڵێ زۆر تەواوە ڕستەی دووەمەوە لە پاشان تەواوکەی ڕستەی یەکەمی نووسیتەوە did enjoy the party کە حەزی لە حەفلە نییە کەواتە ئەوەشیان زۆر تەواوە لەبەر ئەوەی لە شوێنی هوو مرۆڤمان هەیە و هەیە he was in a bad mood هیەکەی لابردیە هووی دانایە لە شوێنی کەواتە زۆر تەواوە و extra informationە و دوو کۆماشمان هەیە and the last one D the sun that's one of the millions of stars in the universe provides us the heat and light طبعا sun یەک لە هەستارەکانی ئێمەیەکە لە کۆمەڵی خۆر گەرمی و ڕووناچیمان دەداتێ ئەلێرە قوتابیانی عەزیز ها لە دوای دەستەنەکەی چی هاتیە کۆما ئەو جەزدات stop ذاتەکە ڕاستە لە بۆ شتی بێجیان بەکاردێ بەڵام لەگەر بابەتی extra information بە هیچ شێوەیەک بەکار نایێ بە هیچ شێوەیەک لەگەڵ بابەتی extra information بە هیچ شێوەیەک مە ناتوانین ذات بەکاربێنین لە هەر بابەتێک کە باسی extra informationی کرد داتت بینی یەکسەر زەربی لێدە و بەکار نایە بە هیچ شێوەیەک کەواتە کە پێمان دەڵێ ئەویان کە هەڵەیە هەڵی بژێرە بەڵێ دیەکە هەڵەیە ئێمە دەبێ هەڵی بژێرین کەواتە تەنها دی وەڵامی ڕاستە لەو پرسیارەی وە قوتابیانی عەزیز ئینشاڵڵا سوودێکی زۆر لەو پرسیارانە وەردەگرن لەبەر ئەوەی کۆمەڵێک
کۆمەڵێک ئەوەی تایە فکری جوانی تایە بەڕاستی پرسیارەکان پرسیاری وزاری خۆمانن و پرسیاری زۆر جوان و فکرەی جوانمان هەیە بابێن هەندێک پرسیاری تریش هەر لەسەر ئەو بابەتە بۆ قوتابیانی ئازیز باز بکەین. The last question, which one expressed the correct extra information? کامیان extra information تەواوە. My brother Ben, who lives in Hong Kong, is an architect. تەواوە. My brother who بەکارهاتیە و دوو کۆماشە هیچ کێشەی نییە. And my brother who lives in Hong Kong is an architect. ئەوەشیان هەمان ڕستەیە تەنها لێرە کۆمایەکمان هەیە لێرە نیتمان کەواتە ئەلێرە دەڵێ چی which one express the correct extra information کامیان extra information تەواوە طبعا بزانین سی دەڵێ چی my brother Ben lives in Hong Kong which is an architect ئەلێرە which بە هیچ شێوەیەک نابێ بەکاربێ and my brother Ben that lives in Hong Kong ئەلێرە ذاتش هەر بە هەمان شێوە لە بابەتە نابێ بەکاربێ کەواتە تەنها لەسەر ئەیوبی ماوە ئەیوبی کاتێک ئەو دوو ڕستەمان پێک بەستاوەتەوە لە ڕستەی یەکەم دوو کۆمای جوانیدا لەبەر ئەوەی دوو ڕستەی جیاوازمان هەیە و سەبجەکت و verb complementمان هەیە subject verb complementمان هەیە لە شوێنی سەبجەکتەکە هوو بەکارهاتیە کەواتە ئەی وەڵامی ڕاستە بیلۆ هەڵەیە لەبەر ئەوەی کۆمایەکمان لێرە پێویستە کۆمان نییە we need کۆما ئەلێرە کۆمامان دەوێت کۆمامان نییە تەبان قوتابیانی ئازیزەوە کۆمەڵێک لە پرسیارە وزاریەکان بوون پرسیارەکانی کۆتایی ساڵ کە لۆ قوتابیانی ئێمە زۆر بەسوودەوە دەبێ پراکتیسی لەسەر بکەن ینی مەشقی لەسەر بکەن بە هیوای سوود بۆ هەمولایەک ئینشاءالله بە هیوای نمرەی بەرز بۆ هەمولایەکتان بە هیوای بینینەوەتان لە بابەتێکی نوێ زۆر سپاس بۆ هەمولایەک